بۆیە خەدیجە خاتون بۆ خۆی نەچووە بۆ بازرگانی کە هەندێک گومڕاو سەر لێشێوە و ئاوا لێکێنەوە. وایە خەدیجە خاتون هاتووە بە مافرەتی خۆی چۆ بۆ شام، دوای چۆ لە دوکان و بازارەکان یەوێ گەڕاوە کەسابەتی کردو، ئەنجا چۆ دەرەوە بۆ ناو مەککە لە دوکان و بازارەکان یەوێ گەڕاوە کەسابەتی کردووە. ئەوە بوختانە بۆ هاوسەری ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم. شتی وای نەکردووە خەدیجە خاتون. فەرمێ پیاوی ئەگەر بکرێ لە ماڵەکەیە تیجارەتی بۆ بکە، خۆی نەئەچوو. و عەرەب قەد ئەوە عادەتی نەبوو کە ئافرەتی بڕواتە دەرەوە ئاوا بۆ جێگای دوور بۆ تیجارەت و بۆ بابەتانە، قەد ئەوە عادەتی نەبوو. عەرەب لە جاهیلیەتیشە هەندێک نەخۆش دەبینی تایبەت لە ئافرەتان دێن وەڵا ئێمە وەکو خەدیجە خاتونەکەین، ئەو ڕۆشتوتە دەرەوە بۆ کەسابەت، ئێمەژە چینە ناو پیاوان بۆ کەسابەت، لەنا ئەو بازاڕە تێکەڵاوی پیاوانە بین بۆ کەسابەت. کە ئەمە ئەگەر بڵێ خەدیجە خاتون وەکو ئێمە بۆ ئاوای کردو ئێمەش وەکو ئەوەکەین، ئەوە هەردوور نییە لە دین پێی دەرنەچی، چونکە سوکایەتیە بە هاوسەری ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم. یعنی هاوسەری ڕەسوڵ الله وەکو ئەو چۆ لە مارکێتێکە ئاوایشی کردو، لە بازارێکە ئاوایشی کردو. باشە بەضەوابیتە شەرعیەکان کارێکەکەی کێشەمان نییە، بەڵام ئەوەش ناتوانانی بیدەیتە پاڵ خەدیجە خاتون. یعنی بە هەموو مەرجە شەرعیەکان کارێکی شەرعیە دۆزیتەوە لەو ناو بازارە ئەیکەی، ئەوەش بۆ نییە بیدەیتە پاڵ خەدیجە خاتون، چونکە خەدیجە خاتون ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ دایکی مانداران شتیوای نەکردو، شتیوای نەکردووە بچێتە جێگایەک و محەلێکی بێتی هەدانیشێ. سە تۆ وەکو خۆت دوکانێک هەیە بۆ نمونە عەبا و نیقابە فرۆشی، بۆ نمونە کرێمات و بابەتی ژنانە فرۆشی، ئافرەتێکی معاملە و هەر لەگەڵ ئافرەتە و ئافرەتە بینی جلو بەرگی ئافرەتانە فرۆشی، شتێک لەو بابەت ئەمە کێشەمان نییە، مادام بەرکەوتنی لەگەڵ مەحرەمە نامەحرەمە نییە، هەر لەگەڵ ئافرەتانە ئەمە کەسابەتەکە و حەڵاڵە و خوا ڕزقی بە. بەڵام بڵێ خەدیجە خاتون ئەمەی کردووەشی نەکردو، بڵێ ئاوا هاتووە دەرەوە لە ماڵ کەسابەتی کردووەکو من ئەوەشی نەکردو. وأقدار برسول الله صلى الله عليه وسلم فمن كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار. هر کس دروب کا بدم منه بدسیلان قص او باجی خوی چاک لا اجرا. اوش درو کردنه بدم خانواده رسول الله صلى الله عليه وسلم هیچ فرقی نیه لەگەڵ رسول الله صلى الله عليه وسلم جی خو چاک کی لا اجرا. و بونیم قسم کی و به هیچ شیوه خدیجه خاتون رضا و رحمتی الله لیبه شتیوای نکردو، خوی کاروان بریو بۆ شام و کۆڵان و بازار و دوکان بگەڕێ، شتیوان نییە بە هیچ شێوەیە. و بۆ ئێڵێمەوە زۆر کەس بینم لەو کەناڵانە هەڵەسێ ئەوە کاوە بەڵکن، ئەسڵ و ئەساسی نییە، ئەوە درۆیەکی شاردارە کە ئەیکەن.